بەناوی خودایی بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە شەوێکی تری پڕ لە خێر و بەرەکەتی مانگی ڕەمەزانی پیرۆز دێمەوە خزمەت. خوای گەورە تاعەت و ڕۆژ و عیبادەتی هەموو لایەک قبوڵ کە سفرەخوانی هەمووتان پڕ بێ لە بەرەکەت و خێر و خۆشی. ئەم شەویش لە شەوێکی تر کە پڕ لە چاکەی خوددا بەسەرمانەوە دێنەوە خزمەت لە بەرنامەی سیگەوهەر. هیوادارم تا دوا سەرنج و تا دوا کۆمنتی بەرنامەکە هاوڕێ بن و لەگەڵمان بن. دەنیاخان سڵاو لێبێت. سڵاوەتە بێ کاک گۆران، باشیت؟ زۆر سپاس. سەلامەت بێت. سڵاوی خوای گەورەتان لەبێت خۆشەویستان و عەزیزانی پرۆگرامی سیگەوهەر، زۆر خۆشحاڵین لە شەوێکی دیکەی مانگی ڕەمەزانی پیرۆزدا بێ خۆشەویست شاد بوونەوە. خۆشەویستان، ئەم شەویش بەرنامەی سیگەوهەرتان پێشکەش دەکەین بە یارمەتی هاوکارانمان لە پشت کامێرا و لە ژووری کۆنتڕۆڵ و هاوکاری ناو ستۆدیۆم کاک گۆران. هیوادارین بەرنامەکەتان بەڵێ بێت و تا کۆتایی لەگەڵمانە بن. خۆشەویستان، ئەم شەویش تەورێکمان بۆ ئێوەی خۆشەویست ئامادە کردووە کە بێگومان مانگی ڕەمەزانی پیرۆز پڕە لە خێر و عیبادەت، پڕە لە بەرەکەت. لە لای عاریفانیش بە شێوازێکی زۆر جیاواز لە مانگا ڕواندراوە، سێری ئەم مانگیان کردووە. بێگومان هەر پلێک لە پلەکانی عیبادەت لای عاریفان بە شێوازێکی جیاواز سێر کرا و خوێندنەوەیان بۆ کردو و فەلسەفەی خوانیان لەسەر وتووە. ئەم شەو زیاتر گرنگی بە لایەنی عیرفانیەت دەدەین، بزانین چۆن ڕوانیانەتە مانگی ڕەمەزانی پیرۆز و هەروەها چۆن ڕوانیانەتە خواپەرستی. پێش ئەوەی بچمە لای میوانەکەمان کە لە ستۆدیۆ ئامادەیە، ئەمەوێت ئەسپاسی سپۆنسەرەکەمان بکەم کە MK شۆپینگە کە ناونیشانیان دەکەوێتە بازاری بەختیاری بەرامبەر بازاری ڕازاوە، یەکەم دوکانی لەچکە کە نزیکە بینەوە لە جەژنی ڕەمەزانی پیرۆزیش کە بابەتی تازە و نوێیان هێنا و ئەتوان سەردانیان بکەن. تەوەری ئەم شەویشمان کە باسکردنە لە گرنگی ڕۆژوو یاخود فەلسەفەی ڕۆژوو خواپەرستی لە لای عاریفان بە میوانداری مامۆستای زانکۆ و شارەزا لە ئەدەبیاتی عیرفانی دکتۆر سەباح بەرزنجی کە لە ستۆدیۆ لەگەڵماندایە. خۆ بخێر بێت دکتۆر. کاکتۆریان زۆر بەخێر بێت. ئەوەدا نەکردەوە. خوا سەلامەتتان کە خۆشحاڵم. ئەمەوێ پێشەویستمە سەر بابەتەکە پەیامی خۆتم پێ بڵێ وەکو پیاوێکی جوانی ئەم نیشتیمانە سەبارەت بە مانگی ڕەمەزانی پیرۆز. بسم الله الرحمن الرحیم. سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار، درود و ڕەحمەت و بەرەکات لەسەر گیانی خۆشەویست و سەروەر و سالارمان حەزرەتی محەممەدی مستەفا، هەروەها یار و یاوەران و شوێن کەوتوان و ئالوبەیت و هەموو ئومەتی. پێشەکی سوپاسی جەنابتانەکەم، دەستخۆشیتان لە یەکەم بۆ بەرنمەیەکی ئاوا دەوڵەمەند و باش و پڕبینەر و هەر لێرەشەوە سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو بینەران و ئازیزان، دەستخۆشی لە برایانی هونەری و پشتی کامێرا و سەربازەونەکان. بەڵێ ئەو برا و خوشکە دڵسۆزانە یەکەم کە لەم کەناڵە پیرۆزەدا کارەکەن. مانگی ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێ، مانگی سەبر و ئارامی، مانگی حکمت و دانایی، مانگی پەرستش و پەروەردە، مانگی قورئان و سنت، مانگی سیام و قیام، مانگی فتح و فتوحاتی ڕوحی، مانگی سەرکەوتنی مێژوویی، مانگی داڕشتنی بەرنامە بۆ ساڵێکی دادێ و مانگی پیاچوونەوەی خود لە ساڵی ڕابردووە. هەموو ئەم عنوانانە عنوانی ئەم مانگەن کە مانگی ڕەمەزانە، مانگی قورئانە، مانگی خێر و بەرەکەتە، مانگێکە ئینسان هەست بە ئاسوودەیی و بە ئارامش دەکا. پێم وایە هەموو ئەوانەی کە سارد بوون بەرامبەر بە یەکتر لە مانگی ڕەمەزانە ئاشتە بنەوە، گەرم دەبنەوە لەگەڵ یەکتر، دووریەکان کەم ئەبێ، نزیکەکان زیاتر ئەبێ، ئومەتی ئیسلامی زیاتر بە یەک ئاشنا ئەبن. خەڵکی کوردستان لەم مانگەدا بە قیاسی مانگەکانی تر ڕوو لە خواتر، پارێزگارتر و دڵسۆزتر و پەرۆشترن بۆ خێر و خێرات بۆ خۆیان بۆ وڵاتەکەیان. دەستخۆش کاکتۆر، ئەمەوێت سەرەتا یەک پێناسەی باشی عارفی بۆ بکەی. عارف چیە و چییە؟ عارف بەناوەکەیە دیارە، یعنی کەسێک کە پڕە لە مەعریفەت و لە مەحەبەتی خوا، کەسێکە
گەیشتووە بە تام و چێژی دینداری لە هەڵسوکەوتیا ئەخلاقی پێغەمبەران و سدیقان و ڕاستان و دۆستانی خوا ڕەنگی داوەتەوە قسەکانی گەوهەر ڕەفتارەکانی بەجێ و تەنانەت بێدەنگیەکەشی پڕ لە حکمت و داناییە عارف ئەو کەسەیە کە پڕ بێ لە ئیمان و یعنی لە ڕووی جیهانبینی و دنیابینیەوە غەیری خوای لە نەزەرانە بێ و ئیخلاس و دڵسۆزیەکی زۆر لە دڵیا جێگیر بێ گەیشت بێتە پلەیەک کە الذين آمنوا وكانوا يتقون يعني إيمان بۆیان بۆ بە مەلەکە و بەهێز و تەقواش لە هەڵسوکەوتیان لە قسە و گفتاریان بە تەواوی ڕۆشن و هوەیدایە هەرچەند پێناسەی عارف بکەین پێم وایە کەمە یعنی چونکە عیرفان ئامانجی سەرەکی دروستبوونی ئێمەیە ئامانجی سەرەکی دروستبوونی ئێمە لەوە کە ئێمە خوا فەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون یعنی من خوا فەرمێ من جن و ئینسم تەنها بۆ ئەوە دروست کردووە عیبادەتی من بکەن زانایان تعریفی عیبادەت بە معریفەتەکەن یعنی تا من بناسن چونکە تا خوا نەناسی خوا نازنەبی چۆن عیبادەتیەکەی و فەرقی ئەم ڕێگایە لەگەڵ ڕێگاکانی تر چییە تۆ لە هەر زانستێکە لە هەندەسەیە لە طبە لە قانونە لە بواری کشت و کاڵە لە بواری ئەدەبیاتە لە پێشابێ عیلمەکە فێر ببی اینجا کاری پێ بکەی بەڵام لە کایە عیرفانەکە لە پێشا تۆ عەمەلەکەی اینجا عیلمەکە بۆ دروستە بێ یعنی معریفە و عیرفان نەتیجەیە هۆکار نییە وەسیلە نییە گەیشتن پێی قورسەکە دکتۆر گەیشتن پێی دوو حاڵەتە حاڵەتێکیان لە ئەنجامی ڕیاضەت و ڕامکردنی نەفسایە حاڵەتێکی تریشیان مەوهیبەتێکی خواییە کە خوا بیدا بە هەر کەسێک بۆیە لە فەرهەنگی عاریفانە ئەوڵ ئەفەرمونون مرید هەیە و مراد هەیە مریدەوەی بویستە بەڵام مرادەوەی ویستراوە یعنی هیوا هەیە لە ماوەیەکی کورتە پلەکانە بڕێ هیوا هەیە بە جوهد و تێکۆشانێکی زۆر و معاناتێکی زۆر ئەی بڕێ لە هەردوو حاڵەتە جاذبیەتێکەیە لە بینی خوای پەروەردگار و بەندەکانیە ئەم دڵەوەکو ئاوێنە وایە کە ڕووی کەیتە ڕووناکی لێ درەوشێتەوە یعنی مهم ئەوەیە تەوەجوهەکە بەرەو خوا بێ إنما الأعمال بالنيات عملی ئێمە عملی قەلبی بێ دڵی بێ یعنی کارەکە کاری دڵ بێ یا کاری ئەندامەکانی لەش بێ بە پێی نیەت و قەسدەکە هەڵسەنگاندنی بۆ ئەکرێ کە نیەت و قەسدەکە تایبەت بێ و پاک بێ و بۆ خوای پەروەردگار بێ کارەکە بەرەکەتی لێ ئەبارێ مەولانای ڕۆمی ئەڵێ ئینسانێک کە عاریف بێ دەفتەرەکەی دەفتەرێکی عادی نییە یعنی بە نووسین و بە خوێنەواریش نییە بەڵکو بە دڵی پاکێتی ئەبێ دڵێکی پاکیە بێوەکو بەفر سپی وابێ اینجا لە عیرفانە واسیتەکان نامێنن یعنی ڕاستەوخۆ ئینسان ئەبەسرێ بەخواوە یعنی بەڵێ شێخت هەیە مامۆساد هەیە مرشیدت هەیە ڕێنمات هەیە بەڵام هەموو ئەمانە یارمەتی دەرن بۆ ئەوەی تۆ باشتر خوا بناسی باشتر مطیع و فەرمان بەربی بۆ ئەوە نییە خۆیان ببن بە بەدیل یا ببن بە شتێک لەو میانەدا وەکو خوای پەروەردگار فەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني جوانیەکە و لطفی تەقدیری خوش لەمەدایە کام ئاەتە دوای ئاەتەکانی ڕۆژووە کە ئینسان ئەگاتە مەرحەلەیەک غەیری خوا لە نەزەریا نامێنێ ئەوەی کە هەیە کاتێک لە نەزەریایەتی کە خزمەت بە هەدەف و غایەکە و ئامانجەکەی ئەو بکە
زۆر باش مامۆستا ڕۆژوو لەلای عارفان یاخود لە تێڕوانینی عارفانەوە چ گرنگێکی هەیە بگومان عارفان بە شێوازێکی جیاواز لە عیبادەتێکیان ڕوانیوە تێڕوانینی ئەوان لە ڕووی معنەوی و ڕۆحیەوە بۆ ڕۆژوو چییە؟ عارف هەمیشە بە ڕۆژووە عارف ئەوەی کە عارف بێ هەمیشە بە ڕۆژوو یعنی چی؟ یعنی جارێ تا پێی ئەکرێ بێدەنگە یەکێ لە مانە زمانەوانیەکانی سەوم ڕۆژوو بێدەنگیە سەمت بێدەنگی زۆر گرنگە ئەبوو دەردا کە یەکێکە لە عولەمای سەحابە و زانایانی سەحابە ئەفەرمێ وەکو چۆن فێری قسە بن فێری بێدەنگیش ببن بێدەنگی زۆر جار بەهایەکی گەورەیە لە جگە لەوەی کە فێری بێدەنگیە بن فێری برسێتیە بن فێری برسێتیە بن یەکێ لە ئەولیای خوا وابزانم بایەزیدی بوستامیە یا ئیبراهیمی ئەدهەمە فەرمێ گەنجێک بێدەنگی کردم وتیان چۆن فەرمووی عادەی گەنجێک هاتە لام وتی ئێوە لای ئێوە زوهد چییە؟ وتم ئەوەیە هەر کاتێک خوا نیعمەتێکی یاینەی خۆین و ئیسفادەی لێەکەین و شکری لەسەرەکەین ئەگەر یعنی ئیذا وەجەدنا ئەکەلنا وئیذا لەم نەجید سەبەرنا ئەگەر دەستمان کەوت دەیخۆین دەستمان نەکەوت سەبرەکەین ئەڵێ گەنجەکە پێوتم ئەمە هەر زیندەوەرێک دەتوانێت ئەوە بکە وتم ئەی لا ئێوە چێوتی ئێمە ئەوەیە ئیذا وەجەدنا ئاثەرنا ئیذا وەجەدنا ئاثەرنا ئەگەر شتێکمان دەستکەوت بیخۆین خۆمان نایخۆین ئەین بە یەکێکی تر کە محتاج بێ ئینجاڵێ لەم قسەم پێ نەما ئینجاڵێەوە ئیذا لەم نەجید شەکەرنا و ئەگەر شتیشمان دەست نەکەوت هەر سوپاسی خواکەین یعنی لە کەواتە عارفان لە بواری ڕۆژووە ئەوان پێیان وایە لە مانگی ڕەمەزانە ئینسان تەنها لە خواردن و خواردنەوە دوور ناکەوێتەوە بەڵکو لە خەیاڵاتی خراپ لە سوئی زەن لە بەدگومانی نیسبەت بە خەڵک بەڵکو لە غەفڵەتیش دوورەکەونەوە نایانەوێ بە هیچ شێوەیەک لەحزەیە لە لەحزەکان ساتێ لە ساتەکان غافڵ بن لە زیکری خوا خوا فەرمێ وەستەعینوا بالصەبر والصەلاة سەبر لای زانایان بەمەعنا ڕۆژووە لەو ئاەتە وئینەها لەکەبیرەة إلا على الخاشعين ئەم دوو شتە ئینسانەکا بە ئەهلی خوشوع سەبر یعنی ڕۆژوو سەلات یعنی نوێژ سەبر ئیرادە و بەهێزەکە عارف ڕۆژووگرتن بەوە نازانێت کە ماوەیەک چەند سەعاتێک دەم هەڵگرێ لە خواردن و واز لە خواردن و خواردنەوە و باقی شتەکان بێنێ بەڵکو بەوەیە زانێت کە ئیرادی خۆی تاقیەکاتەوە بێ ئیرادەم بەهێز بێ خواستم بەهێز بێ لەم پلەیەکە ئەگاتە پلەیەک ئەڵێ من خۆم داوەتە دەستخوا گاتە مەرحەلەیەک هەموو ئیختیاراتی خۆی ئەداتە دەستی خوای پەروەردگار کاکتۆر کەواتە دەکرێت بڵین ئەوەی کە بە تەواوی خودای ناسی عارفە طبعا خۆ مەراحیلی عیرفان سەرەتای هەیە بەس کۆتایی نییە یعنی لە پێش هاتۆوە بێ ئیرادەی ئەوە بکەی ویستی ئەوەت هەبێ کە ئەو ڕێگایە بگری ئەم ڕێگایە قورسە هەموو ڕێگەتوانێت دروستی بکە خۆی مەسەلەکە دەست پێکردنەکە مهەیایە و مویەسەرە بەڵام ئێمە سێ جۆر عیرفانمانەیە عیرفانێکی تیۆری نەزەری عیرفانێکی عەمەلی لەگەڵ عیرفانێکی فەلسەفی یعنی سێ قۆناغە لە قۆناغی یەکەمە تۆ بێ ئەساسیاتی مەوزوعەکە بخوێنی بە دەرس ئەساسیاتەکە لە ئیمان بەخوا و لە ئیسلام و یعنی لە ئوسولی دین و لە فروعی دینەوە دەست پێەکە ئیلتیزام و پابەندبوون
خۆت بەوە بزانی کە مەسئولی بەرپرسی لە خۆت و لە دەوروبەرت بە تایبەتی بەرپرسی لە دڵت ئەو دڵە ئەبێ پاڵفتە بێ وەکو خی پەروەردگارە فەرمێ باسی قیامەت دەکا فەرمی یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم ئەو ڕۆژە ڕۆژێکە کە نەماڵ و سەروەت فریای ئینسانەکەوێ نە ئەولاد و ئەوەی کە وەچە و ئەحفاد و ئەمانەیە بەڵام یەکشت فریا دەکەوێ دڵی ساغ لە عیرفانە دڵت ساغە بێتەوە دڵ ساغ بوونەوە یەکێکە لە ئامانجەکان ئەو ئامانجە بێ لە سەرەتاوە تەسبیت ببێ عیرفانی نەزەری ئەبێ فێربی ئەمجا عیرفانی عەمەلی وەکو دەوراتی پەروەردەی وایە چۆن قوتابیەکە چێتە کۆلیجی پزیشکی لە پێشا دەرسەکانی بە شێوەی ئەکادیمی پێ ئەڵێن اینجا ئەیبەن بۆ خەستەخانە بە شێوەیەکی عەمەلی ئەو دەرسانی کە خوێندوێتی ئەبێ بە پراکتیک بە شێوەیەکی عەمەلی بیبینێ بە چاو بەدەست ممارەسەی بکە دوای ئەمە دوای عیرفانە عەمەلیەکە عیرفانی فەلسەفی دەست پێەکە عیرفانە فەلسەفیەکانی چیانی تۆ بە دوای پرسیارە گەورەکانە ڕۆیشتویت و وەڵامەکەش دەستکەوت وەڵامەکەت بە ئیستیدلال بەدەست نێناوە بەڕێخستنی وەکو زاناکانی لۆجیکەڵێن سوغرا و کوبرا پێشەکی دروستکردن و ئەمانە بەڵکو بە عەمەل شتەکانت بینیوە یعنی دڵەکە دەونە سەیقەل داوە ئەوەندە ساف کردووە بۆ خۆی بۆ بە نور جا عاریف وای لێ دێ وەکو جەلالەدینی ڕۆمی ئەڵێ من ئیتر خواردن ناخۆم من نورە خۆم یعنی بە نور تێرە بێ بەوە مەسلەی خواردن و خواردنەوە و نان و شتانە نییە یعنی زۆر جار شێوەیەکی گشتی ئافگاکتۆر دنیای زۆر لە هیچ ئەبێ وانە بەڵێ زۆر کەم گرنگی پێدا ئیمامی عەلی کە ڕووی کردە دنیا فەرمووی یا دنیا غیڕی غەیری بڕۆ خەڵکی غەیری من بخڵەتێنە غەیری من لە خشتە بەرە فإني طلقتك ثلاثا ومن سێ تۆم تەلاق داوە ینی دنیا تەنها وەکو هینە سەیرەکەن وەکو پردێک تۆ چۆن لێ ئەپەڕیتەوە لەم بەری ڕووبارەکە بۆ بەری ڕووبارەکە لەم بەری چەمەکە بۆ بەری چەمەکە حاڵەتێکی لەو چەشنە حتا ئەم ژیانی دنیاشیان بەو ئەنازەیە بەلاوە گرنگە کە بڕیاری خوایەکە ئێمە لەم دنیاە بین ئەینا لە ئێستاوە وەکو لە حەدیثێکی صحیحە هاتووە یەکێ لە سەحابەکانی پێغەمبەر بە ناوی حارثە پێغەمبەری خوا فەرمووی لێی پرسی کەیفە ئەصبحتە یا حارثە چۆن بەیانیت کردەوە چۆن ڕۆژت کردەوە ئەی حارثە ئەویش فەرمووی ئەصبحت مؤمنا حقا من بە حەقیقەت بە ئیمانەوە ڕۆژم کردەوە فەرمووی چۆن هەموو شتێک علامەتی هەیە پێغەمبەری خوا فەرمووی ئادەی علامەتی ئیمانی تۆ چیە ئەویش فەرمووی وام لێ هاتووە ئێستا لەبەر چاومانایە لەبەر چاومایە ئەهلی بەهەشت لەبەر چاومان چۆن سەردانی یەکترەکە لەبەر چاومایە ئەهلی جەهەنم چۆن ئەناڵێنن پێغەمبەری خوا فەرمووی دێ دەستی پێوە بگرە بەڕاستی تێی گەیشتووی حاڵەتەکە بێ بە حاڵەتی شوهود یعنی تۆ عارفێک کە ئەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوڵ الله ئەم شتە ئەبینێ حتا کەلیمەی ئەشهەدو کە لە زمانی عادیە بە مەعنا جۆرێکە لە شایەتیدان و جۆرێکە لە سوێن خواردن لە لای عاریف حاڵەتێکی ویجدانیە کە ئەوە من ئێستا شتەکە ئەبینم وەحدانیەتی خوا لە بەرچاومایە ڕاستی پەیامەکەی محەممەد صلی الله عليه وسلم لە بەرچاومایە شتەکان ئەبینێ ڕەئی العین بە چاوی بینێ یعنی گەشتوتە یەقینێکی لە ڕووی دەرونیە و حاڵەتی بۆ دروستە بێ بۆی عیرفان پێم وایە بەرزترین ئاستی دینداریە ئەگەر بەڕاست بێ بە ئیدعا نەبێ بەلاف و گەزاف نەبێ خۆی ئەولیای خوا سعدی لە زمانی شێخی شیرازیە سعدی شیرازی دوو جۆر ئینسان هەبوون
هەیە عارفی ڕاستەقی نەبووە، نە هاواری کردووە، نە ئیدعای کردووە، نە باسی خۆی کردووە، لەگەڵ خوای خۆیان لە ئونس و لە ئولفەتا بووە، هەیشی بوو هەش بووە عارف نما، یعنی خۆی وەکو عارف نیشانەوە. ئەفەرمێ من عرف الحق كل لسانه، هەر کەسێ عارفی حەق بێ، عارف معریفەتی حەقی بۆ حاصل بوو بێ، خوای بە تەواوی ناسی بێ، زمانی گۆ ناکایتر، قسە ناکە. ئێمە دیدگایەکی دوو دیدگایەکی هەم شیکاریمان هەبێ، هەم دیدگایەکی ڕەخنەیمان هەبێ. چەمکەکان شیەکەینەوە بۆ خۆمان و بۆ خەڵک، و بە دوای شیکردنەوەکەم جا ڕەخنەگرانە سەیری ئەوەکەین. یعنی هەر کەسێ وتی من عارفم و عارف نییە، هەر کەسێ وتی من، چونکە لای عارف من نەما، من نەما. حتا کە منصوری حەلاج کە فەرموویەتی ئەنە الحەق، مەبەسی ئەنا نەبوو، ئەو زەمیرەی کە خەڵکی عادی لی تێگەن، ئەنا و هووە و ئەمانە هەمووی لای بووە بە یەکێ. ئەنە الحەق مەبەسی هووە الحەق بووە، بەڵام بە زمانێک قسەی کردووە، ڕەنگە ئەو زمانە لە عالەمی ئیشارەتە مەفهوم و خەڵک لی تێگا، ئەهلی عیرفان لی تێگەن. بەس کێشەکەی ئەوەیە تۆ هەندێک دەقایق و وردەکاری عیرفانی هەیە ناوترێ، لەبەرەوەی خەڵک مانا و تەفسیری خراپی لێ نەکە. ئەوەی کەنالی ئەڵێ لە جگەرگۆشەی شیعرم مەدە معنای خراپ، بێخەتا کەس نییە ڕازی کە لە ئەولادی درێ. ئەو تەفسیرە هەڵانە کە ئەکرێ بۆ هەندێک لە گوزارە عیرفانیەکان، هی ئەوەیە خەڵکەکە نەگەشتووە بۆ مستەوایە. زۆر باشە دکتۆر، ڕۆژووی ئام و خاص و خەواس کە عاریفان باسییان کردووە، جیازیان چییە؟ جیازیان لەوەیە کابرای ئاسایی، خەڵکێکی ئاسایی، ڕۆژوەکەی ئەوەیە کە لە سەعاتێکی دیاریکراو تا سەعاتێکی دیاریکراو لە نوێژی بەیانی تا نوێژی مەغریب هیچ ناخوا، هیچ ناخواتەوە، و ئەگەر هاوسەریشی هەبێ معاشەرەی ناکە. بەڵام بێتر شەو کە بانی مەغریبی تا بەیانی ئەوەی کە بۆی دروستە بۆی دروستە، ئەمە عوامە. بەڵام خەوازەڵێ چی ئەڵێ من تەنانەت زمانیشم بە ڕۆژوە بێ، ئەوەی خوا پێی ناخۆش بێ بە زمانیش نایڵێ، ئەوەی خوا پێی ناخۆش بێ بە گوێش نایبیستم. یعنی خۆیشی لە چییە پارێزێ؟ لە شتە پوچەکان، لە شتە ئاسای سووکەکان، یعنی لەو شتانەی کە وەکو ئەڵێ لە ئیمامی غەزالیان پرسی کاتێکە لە خەڵوەتا بوو لە شاری دیمەشق، پرسیارێکی فەلسەفی و کەلامیان لێ کرد، فەرمووی تەرەکناها لصیبیەتین فی العێراق. ئەو جۆرە شتانەمان بەجێهێشتەوە بۆ مەجموعەیە مناڵەورتکە کە ئێستا لە عێراقان. خەواس ڕۆژوەکەی ڕۆژووی عوامی پەسەندە، بەڵام وەڵێ من تموحم زیاترە. خەواسی خەواس ئەوەیە کە تەنانەت محاسبەی خۆشیانەکەن ئەگەر لەحزەیەک غافڵ بن لە زیکری خوا، لێبوونەتەوە لە مەسەلەوەی کە هەرچیە واجبە ئەنجامیان، ئەوەی پێیانەکرێت لە سونەت ئەنجامێدەن، حرام قەت ناکەن و مەکروهیش ناکەن، تەنانەت لە مباحاتیش خۆیانە پارێزن. دەرفەتی نییە، دەرفەتی نییە. مەقامێکە کە هەموو کتێبە عیرفانیەکان کە لە تەوبەوە دەست پێەکە، تەنان باسی ئەوشیان کردووە تەوبە سێ جۆرە: تەوبەی ئاسایی، تەوبەی تایبەتمەند و تەوبەی عارف. تەوبەی ئاساییەکانەوەیە گوناهێکەکە تۆبەی لێک، تەوبەی زانا یا تەوبەی کەسێهینە ئەڵێ ئەگەر مەکروهێکم کرد، تەرکی سونەتێکم کرد، تۆبەی لێک. بەڵام عارف ئەڵێ ئەگەر لەحزەیەک غافڵ بووم تۆبە ئەکەم، ئەگەر دڵم بە تاعەتێ خۆش بوو تۆبە ئەکەم. چۆن کەلکتۆر؟ ئەڵێ چونکە وەکو شێخ عەتاءوڵڵای ئیسکەندەریە فەرمێ معصية أورثت انكسارا خير من طاعة أورثت استكبارا. هەڵێ ئەگەر ئینسان گوناهێکی کرد،
بەڵام دوای گوناهەکە هەستی بە شەرمەزاری کرد لە بەرابەر خواوە، ملکەج بوو، خزوعی کرد، پەشیمان بوویەوە، گەڕایەوە بۆ لای خوا، ئەو گوناهە باشترە لە تاعەتێک کە فیزی بۆ دروستکە کە خۆت بەلاوە گەورە بێ، خۆی لەوە ئەپارێزێ. یعنی ئەگەر تۆ ئەگەر ڕۆژوویەکە لە ڕۆژۆکەت ڕازی بووی، پێ دووا بێ شتێکی عەجایبت کردو، نوێژت کرد، نوێژەکە و پێ عەجایب بوو. بۆیە یعنی هەندێک جار ئینسان ئەبێ بەرەو هین بڕوە، بەرەو ئەوە بڕوە پێ بنێ بە نەفسی خۆیان، پێ بنێ بە ذاتی خۆیان. ئەنانیەت نابێت لە وجود تا بمێنێ. یعنی دەکەڵێن عاریف هەموو دقەیەک پێنێ بە نەفسی خۆیان، هەمیشە یعنی تازە وازی لە نەفس هێناوە، وەکو هین وتی. یعنی وای لێ مەدح و زەمی بەلاوە یەکسانە، مەدحی بکەن ئیعتیادی، الحەمدولله ئەگەر وا بم ئینشەڵڵا وام، ئەگەر زەمیشی کەن ئەڵێ ئینشاڵڵا وان نیم، بەس ئەڵێ ڕەنگە واژ بم بەترسم. یعنی طبعا ئەمە بەگاڵتە بەدەست نایە، ئەمە پێش هەموو شتێک ئینسانە بێ بتوانێت تەحەدای نەفسی خۆی بکە، بتوانێت تەحەدای ذاتی خۆی، تەحەداکردنی ذاتی خۆ دەوەیە لە هەندێک شوێنە ئەدەن لە زەوقت. وەکو من لە سیرەی کەسانی حەزەتی عومەر، ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، یعنی جارێکیان لەسەر مینبەر بوو، یا نوێژی ئەبەست، نوێژی دابەست بوو، وەکو زۆر بە ئاسانی وتی لە جێ خۆتان نەبۆستن، ئەچم دەست نوێژەکەم تازە یەکەمەوە. دوایی ئیمامی عەلی وتی یا ئەمیرالمومینین بۆچی واوتی ئینسان لێرەدا فەزح بێت جوانترە تا لە قیامەتا فەزح بێت. یعنی مۆزوعەکە ئەوەیە ئینسان دان بنێ بە هەڵی خۆیان، کاتێک دانەنەی بە هەڵی خۆتا کە خۆتت لا بچووک بێ، کە خۆتت لا شتێکی عەجایب نەبێ. کە ئەمە دەرسێکی گەورەیە کە ئێمە لە ڕەمەزانە فێرە بین، لە قیەمی ڕەمەزان، لە بەهاکانی ڕەمەزان، ئەوەیە ئەگەر وامان لێ نەکا خۆمان لە سووک و سادە ببێ، خۆمان لە حەقیر ببێ لە بەرابەر عەزەمەتی خوا، یا خۆمان لە ئاسایی بێتەوە، یعنی هەرچەند دانابین، زانابین، خوێندەوار بین، بە ئیمکانات بین، و هەرچەند خەڵک هەوادارمان بێ، واد لێ نەیە کە بڵێ وەڵی کاکەم من بەکاری هیچ نایم، وەکو شێخ فەریدیدینی عەتار وەکو ئەیگێڕنەوە سەربازێکی مەغۆلی ئەیگرێ، کاتێک لەو سەردەما ژیاوە ئەیگرێ و ئەمانە و خەڵکی هەرچێ تاجری شارەکەیە بە پارەوە چن بۆ لای سەربازەکە پارە ئەدەن بۆی، ئەویش بە سەربازەکە ئەڵێ منەم فرۆشە، من لەوە بە نرخترم لەو ئاڵتون و زیوەی کە ئەدەنێ. سەربازەکەش تەما ئەیگرێ، ئێتر نایدا بە کەسیان، لەو لاوەی تر کەس ناتوانێت بچێ مەیوسە بن لەوەی بچن بیکڕنەوە، پارەیە بن بۆی ڕزگاریکەن. ئافرەتێک پیرێژنێکە چێت تورەکەی نانەڕقەیە بێ، ئەیبا بۆ سەربازەکە، چونکە هەرەوەیە بێ بۆی شێخی لێ بسەنێتەوە، شێغڵێ بمدە لەوە زیاتر ناهێنم، یعنی نرخی من لە تورەکەی نانەڕقە زیاتر نییە. ئەمە بە قەناعەتی شۆوتوێتی، یعنی ئینسانە بێ ئەو هینانەی هەبێ، یعنی لە سیرەی خولەفا، لە سیرەی خەلیفە ڕێناسەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەبوبەکری سیدیق، عومەری فاروق، عوسمانی زوالنوڕەین، عەلی کوڕی ئەبی طالب، عومەری کوڕی عەبدولعەزیز، ئەئیمەی سەلەفی ئێمە پێشەوایان و حتا لە زانایانی کوردستان نمونەی زۆرمان هەبووە کە بەو شێوە خۆیان نادیدە گرتووەوە، هیچ وەزنێکیان بۆ خۆیان دانەناوە. ئەمە هەمووی دەرچووی مەدرسەی ڕەمەزانن. زۆر باشە دکتۆر، گرنگی برسی بوون لە بۆ تەزکیەی نەفس چییە کە عاریفان بە دەدێکی کوشندەیان زانیوە؟ ئەو زۆربەی ئەو کێشانی کە ئێستا تۆی بینیت لە دنیاە، لە دنیای سیاسەتە، لە دنیای ئابووریە، لە دەوڵەتداریە،
ئەگەڕێتەوە بۆی ئەو نەفسە چڵێز بووە، ئەو نەفسە بە دوای تێرکردنی سکا ئەچێ، بە دوای خۆراکی جۆرا و جۆر و ڕەنگا و ڕەنگە ئەچێ، بە دوای شتی گران بەهایە ئەچێەوە. لەم پێناوەدا جوودی تاکە کەسێک ڕەنگە ئەو هەموو بەدەست نێنێ، بۆیە ئەچێ بە دوای فێڵە ئەگەڕێ، فێڵەکە پاشقولە گرێ، چاوبەسەکە، تەزویرەکە، یعنی سێشت بەکارێنێ، سێشت بەکارێنێ بۆ ئەوەی بە حرام تیکەی حرام بخۆ، زێر بەکارێنێ، زۆر بەکارێنێ، تەزویر بەکارێنێ، زێر و زۆر و تەزویر. زۆر یعنی هێز بەکارێنێ، هێز بەکارێنێ بۆ ئەوەی ماڵی خەڵک بخوا، ماڵی خەڵک تاڵانکە. ئەمە مەدرسەی ڕەمەزانی نەدیوە و ئەگەر دی بێتیشی زۆر بە ئاسایی وەریگرتووە. لە حاڵێکا ئێمە لە ئیسلامە لە ڕاستیە هەرچەند ئەچینەوە بۆ سیاست لە ئیسلامە ئەبێ ئەو کەسێک کە حکمدارە دەسەڵاتدارە ئەبێ حەکیم بێ، بە قسەی سوهرەوەردی ئەبێ حەکیمی متەئەلیه بێ، یعنی حەکیمێک بێ خواپەرست، عاریفێک کە خۆی نەوێ، عومەری بێ، عومەری وەکو عومەری کوڕی خەتاب کە ئەو ڕۆژێ بوو بە خەلیفەی تر ئیسراحەت نەما. عومەری کوڕی عەبدولعەزیز ئەمیرێکی ئەمەوی بوو پێشەوەی بێ بە خەلیفە، کە بوو بە خەلیفە تەواو جلە جوانەکانی داکەند، عەتری تر بەکار نەهێنا، بەو معنایی کە مڕەفەه بێ، وتی ئەبێ وەکو سادەترین خەڵک بژیم. زۆر باشە. جیاوازی کەسێکی عارف چی لە ناو خەڵکدا؟ چۆن ئەتوانین کەسانی عارف بناسینەوە ئێمە؟ باڵسو و کەوتی ڕۆژانەیە، تۆ بە ئەخلاقی محەممەدیە، ئەو سیفەتە جوانانەی کە لە کتێبەکانی سیرەیە کە هی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بۆمان تۆمار کراوە، صدق، ئەمانەت، ڕازگۆیی، ئیستیقامەت، پایەداری، مەردوم نەوازی، هەژار نەوازی، یعنی لەگەڵ فەقیران ژیان. ئەمە زۆر عەزیمە کە فەرمی واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه. يعني تەنانەت سەیری کە مشرکین ئەوەیان کرد بە مەرج لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، وتیان ئەو فەقیر و هەژارە لە خۆ دوور خەرەوە، ئەو خەڵکانی کە زووتر کۆیلەمان بوون و هیچ امکاناتێکیان نییە و ڕەش و ڕووتەکان لە خۆ دوور خەرەوە، ئێمە ئیمانت پێێنێ. خوا ئەو تەوجیهی ناردە خوارەوە، نەخێر، خۆت ڕابێنە لەگەڵ ئەوان. ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا. دكتور طبعا أشياء زاني كمحمد راستك بس أو في زبوك يعني وابو ناكل دواي شوانك كون يعني. فعلا استاتو سيريك كبير لن نوجه كيتو نوج أم إنسان برسترين أندامي لشي بنرخترين أندامي لشي سر وناوچوانا أي خات سر زوي، أي خات سر زوي، أي خات سر خاك بالتضرع بهيوا بأميدي لي خوشبوني خوا بأميدي قبول بون لدرجة خوا. أما الرمزة بوي كتو للوتكاني تو أقل للوتكش أبي ببيت أخواره أبي روجانة على الأقل حفجار سر بخيت سر زوي لويو أجيب محبوبي خوت بخوشويستي خوت بمطلوبي خوت. زۆر باشە. کاتە پەیوەندی دڵ و ڕۆح بە ڕۆژوو چییە؟ پەیوەندی بڵێ ڕۆژوو بە دڵ و ڕۆح و چۆنە؟ تێشو باشمە قەیناکە پەیوەندیەکە زۆرە، چونکە تۆ هەر بە حەقیقەت وجودی ئینسان دوو وجودە، یعنی دوو ڕەهەندی سەرەکی لە وجودی ئینسانیە هەیە، ڕەهەندێکی ڕوحانی لەگەڵ ڕەهەندێکی مادی. عقلیش لەو بەینایە، یعنی ڕەهەندێکی ڕوحانی کە ڕۆحەکەی، ڕەهەندێکی مادی کە پێداویستیە فیسیۆلۆجیەکانی لەشە. تۆ ئیحتیمام بە هەر کامێکیان بی لەسەر حسابی ویتریانە. تۆ گەر زیاتر خەریکی خواردن بی،
خەریکی لەزائیز و چێژ و خۆشیەکان بی خۆشیە مادیەکان بی ئیتر دەرفەتی ڕۆحەکە نییە ئەنووسەی بە زەویەوە مەجای پەروازت نییە مەجای هەڵفڕینت نییە ڕۆحەکەیشت حاڵەتێکی مادی وەرەگرێ حاڵەتێکی ئەبێ بە ئەسیر بەڵام ئەگەر تۆ بەعکسەوە شتەکە گرنگی بەلایانی ڕۆحی بدەیت یعنی من سادەی بکەمەوە پێمان خۆشە پێت خۆش بێ ئەو ڕۆژە حەقیقەتێکی ئیمانی فێر ببی ئەمەت پێخۆشتر بێ تا داوەتت کەن بۆ سەر سفرەیەکی ڕەنگاوڕە ئەمە گرنگە بۆیە لە ئیسلام تەوازونەکەی ڕاگرتووە لە بینی ڕۆح و جەستەیە بەڵام هەمیشە لەو لە حەزاتانە کە مادە زۆرمان بۆیێنێ پەناگەکەمان بریتە لە عیبادەت بریتە لە زیکری خوا بریتە لە شوکری خوا بریتە لە بیرکردنەوە بریتە لە خۆڕاهێنان و خۆمەشق پێکردن با پشێگەر بگرین دەکە بەڵی خۆشەویستان دەچێن لای ناوبڕ و دواتە بەردەوامی لەگەڵتان بەڵە خۆشەویستان دووبارە سڵتان لەبێت هاتینەوەلاتان درێژە بە گفتوگۆکانمان دەدەین لەگەڵ کاک دکتۆر بەڵام پێشێ بچینەوە لای کاک دکتۆر زۆر سپاسی سپۆنسەرەکان دەکەم کە MK شۆپینگە ناونشانی دەکەوێتە بازاری بەختیاری بەرامبەر بازاری ڕازاوە یەکەم دوکانی لەچکە کاکتۆر دووبارە سڵاوە لێ وردە وردە بەرە و شەوەکانی قەدر ئەڕۆین مەولانا قسەیەکی جوانی هەیە ئەڵێ شەو درێژە بۆ ڕاست وتن بەخەو کورتی مەکەرەوە جوانە فەلسەفەت چییە لە موتەی مەولانا هەموو قسەکانی مەولانا دەرهاویشتەی ئەزمونێکی ڕۆحی گەورەن بەداخەوەکو پێویست مەولانا نەناسراوە یاخود بەعکسەوە بە پێچەوانەوە بە پێچەوانەی حەقیقەتی مەولانا جاروبار مەولانا پێناسە ئەکرێ مەولانا فەقیه و شارەزایەکی گەورە بۆ لە مەزەبی حەنەفیە دوایی ئینقلابێکی ڕۆحی لە وجودیا دروسە بێ بە بۆنەی شەمسی تەبریزیەوە شەمسی تەبریزیە بێ بە ئوستازی ڕۆحی بۆ ئەو حاڵەتێکی جەزبەی وای بۆ دروسە بێ کە شەپۆل ئەدا شەپۆلەکانیشی لە غەزەلیاتی شەمسی تەبریزی و دیوانی غەزەلیاتی ناوناوە غەزەلیاتی شەمسی تەبریزی و لە کتێبی گرانبەهای مەسنەوی معنەویە ئەم شەپۆلانەی عەشق و عیرفانی مەولانا ئەبینین ئەو قسەی کە فەرمێ شەو درێژە بە خەو کورتی مەکەرەوە یعنی شەو فرسەتێکی گەورەیە بۆ ڕازوتن بۆ ڕازوتن تەنانەت واللەیلی ئیذا یەغشا والنەهاری ئیذا تەجەلە خوا سوێن بە شەوەخوا هەنی شەو گرنگە کاتێک شەو باڵە کێشێ بەسەر بوونەوەرە حاڵەتێکی سکون حاڵەتی بێدەنگی حاڵەتی ئارامش دروسە بێ چاود لەسەر نییە بێجگە لە ڕەقیبی حەقیقی کە خوای پەروەردگارە و کەسێک نییە تۆ ئەگەر هەر قسەیە بکەی لێی بترسی سامت لێ هەبێ مجاملەی بکەی تەعاروفی لەگەڵ بکەی دوای ئەوە بە هەر جۆرێک بیت فەقیر بی دەوڵەمەند بی پلە بەرز بی پلە نزم بی لە هەر پۆستێکا بیت هەر پۆستت نەبێ لە هەر حاڵەتێکا بی خوا تۆی قبوڵە دەرگای بۆ کردوویتەتەوە بێسارانی بەیتێکی زۆر موهیمی هەیە کاڵێ شەوەن خەڵوەتەن ماڵ بێغیارن عالەم گردوتەن دۆست خەبەردارن ئەم شیعرەونە کاریگەر بووە مەولەوی هێناویەتە ناو شعری خۆیەوە مەولەوی تاوگۆزی ئەو شعرەی هێناوەتەوە کە تۆ لە شەوە بەو ڕۆحیەتەوە ئەچیتە مناجات و ڕاز و نیاز لەگەڵ خوا بە تایبەتی شەوەکە شەوی قەدر بێ شەوی قەدر سێ چوار معنای بۆ کراوە شەوێک بەمانا شەوی ڕێزە ئینسان
ئەگەر تۆ بێنی هەموو ئینسانەکان کۆکەرەوە لە سەرەتای مرۆڤایەتیەوە تا کۆتایی مرۆڤایەتی هەمویان وەکو جەستە بیان خرە سەریەک بەقەدەر کێوی پیرەمەگرون نابن وەکو لایەنی مادی ئینسان ئەگەر لایەنە مادیەکەی شیکەیتەوە چەنێ ئاسنی تایە و چەنێ مسی تایە و چەنێ کالیسۆمی تایە و چەنێ گۆگردی تایە و چەنێ ئاوی تایە و وانێ هەموو پێکنەرە مادیەکان ڕەنگە لە بازاڕا بە 10,000 دینار بیکڕی ئەو محتەوا مادیە بەڵام ئەم ئینسانە وای لێت خوا خیتابی لەکە خوا بۆ عەزەمەتەوە خیتابی لەکە قورئانێکی بۆ ئەنێرێ ئەفەرمێ فیه ذیکڕکم قورئان باسی ئەوەی تایە سەردەمێ بۆ ئینسان مەذکوور نەبوو هەل ئەتا عەلە الئینسانی حین من الدهر لم يكن شيئا مذكورا يعني بتحقيق پرسیارەکە پرسیاری تەقریرە پرسیاری ئینکار نییە يعني بتحقيق بەڕاستی بەبێ هیچ شوبهە و گومانێک سەردەمێکە بوو کە ئینسان مەذکوور نەبوو يعني ئینسان ئەوەندە شایستە نەبووە کە خوا خیتابی لێ بکە بەڵام ئەگاتە ئەو قۆناغی خوا خیتابی لێ بکە پێغەمبەریان تیا هەڵبژێرێ و قورئانێک کە دەریا و ئۆقیانوسی معریفەتە قورئان تەنها کتێبێکی دینی نییە ئەوە بزانین قورئان کتێبی حیاتە کتێبی کەونە کتێبی هەستیە دەرخەر و جلوەی صفەتی علم و ئیرادە و قدرەت و کەلامی خوایە یعنی ئەم قورئانە بەو عەزەمەتە لەو خوا عەزیمەوە ئاراستی کێکرێ مرۆڤەکرێ لە ڕێگەی پێغەمبەرێکی سەروەر و سالار کە پاکترین مرۆڤ نەک بە قسەی موسڵمان بە قسەی بیرمەندانی غەربی کە ئەڵێن گەورەترین مرۆڤێکە کە مرۆڤایەتی ناسی بێتی ئیتر خۆ تاریخی هەموو پێغەمبەران بخوێنەرەوە تاریخی فەیلسوفان و پیتۆڵان و زانایان و دانایان بخوێنەرەوە هیچ کامێکیان بەقەدەر محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم تەئسیری لەسەر مرۆڤایەتی دانەناوە و کاری نەکردووە لەسەر چی لەسەر گۆڕینی ماهیەتی عەقلی فکری هزری ئەخلاقی ئینسان جا ئەم ئینسانە وای لێت بۆ یاڵم شەوی قەدرەمەیەکە لە معناکانی یەکێتر لە معناکانی شەوی تەقدیرە یعنی چارەنووسی ئینسان بە عەمەلی خۆی بە دووشت ڕەقەم ئەخوا تۆمارە بێ ئەنووسرێ لە شەوی قەدرە چارەنووسی بە عەمەلی خۆی ئینجا لە سەروی عەمەلی خۆی بە تەوفیقی ئیلاهی یعنی کاری ئینسان ئەم لاولای گیراوە بە دووشت بە تەوفیقی ئیلاهی کە ئەتخاتە سەر عەمەل بە تەوفیقی ئیلاهی کە عەمەلەکەت بگا بە ئەنجام ئەمە معنای دووەمی شەوی قەدرە معنایەکی تری شەوی قەدر ئەوەیە کە ئینسان پلە و پایە پەیاکە تۆ هەست بەوەکەی کە ئەنەهوو تۆ ئەم سەرزەویە کەسی تیانێ تۆ نەبێ کاتێک کە ڕاز و نیازەکەی لەگەڵ خوا کاتێک کە خیتابەکەی لە خوا قورئانەکەی خوێنیتەوە نوێژەکەی عیبادەتەکەی ئولفەتەگری بە کەسانی ناو مزگەوت بە دەوروبەر اینجا گەورەیی و قەدر و پلەپایی خۆت ئەبینی کاتێک کە ئینتیماعەکەی بۆ جەماعەتێک بۆ ئومەتێک کە ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم جا ئەم شەوی قەدرە شەوی شوکرە شەوی سەلامە سەلام هي حتى مطلع الفجر دنیا شەیدا و تالبی ئاشتیە تالبی ئارامشە تالبی ئەوەیە کەس لە کەس زوڵم نەکا هیچ قەومێ لە هیچ قەومێ هیچ تاکێ لە هیچ تاکێک و هیچ دەستەیەک لە هیچ دەستەیەک و هیچ سیستەمێ لە هیچ سیستەمێک ئەمە ڕیسالەتی ئیسلامە ئیتر پەیامی ئیسلامە بۆیە شەوی قەدر هەبێتەوە هەموو ئەم معنایانە لە بەرچاوی خۆتە ئامادەکەی و لەگەڵ یا تەفاعولکەی و بەو نەزرەوە عیبادەتکەی خەریک کاتمان بەرەو کۆتایی ئەڕوا من ئەگەر هاوکارم پرسیایەتی نەما بێ ماکەمە کۆتا پرسیار ڕۆژوو لە
عرفانیەتدا لە کام مەقامی عرفانیە بێگومان عرفانیت کۆمەڵێک مەقامی هەیە ڕۆژوو لە کام مەقامایەتی خۆی ئەتوانی بڵێ ڕۆژوو بۆ خۆی مەقام نییە بەڵام هەموو مەقامەکان ڕۆژوو دەورە بینێ کە تۆ بەدەستیان بینی یەکێ لە مەقامەکان مەقامی سەبرە یەکێ لە مەقامەکان یەکەمین مەقامی تەوبەیە مەقامی سەبر مەقامی شکر مەقامی ذیکر مەقامی تەصفیە مەقامی ڕیزا مەقامی طمئنینە ئەمان هەموو مەقاماتن هەموو مەنازلن تۆ کاتێک دەتوانی لە مەقامێکە مەقامێ بەدەستبێنی و لەو مەقامە بچی بۆ مەقامێکی تر ئەبێ مەجموعەیە میکانیزمت پێوێ مەجموعەیە وەسائلت هەبێ ئەو وەسائلانە بەشێکی ئەو عیبادەتانەیە کە هەتە ئەم عیبادەتانە لەلایەکەوە خاڵی تەکاتەوە لە خراپیەکان لە سیفەتە خراپەکان دووهەم ئەدرازێنێتەوە بە سیفەتە جوانەکان کە تۆ تەخلیە و بۆ دروست بوو تەخلیە ینی دڵت خاڵی کردەوە نەفس دڕام کرد خۆت تەخلیە کرد اینجا نۆرەی تەحلیە دێ چۆن ژوورێکە دەیە لە ماڵەوە تۆ ئەو ژوورە پاکەیتەوە بۆنی خۆشکەی جوانی کە بیڕازێنیتەوە لە پێش ئابێ هەچێ پیسی و خاشاک و ئەو شتانێ پاکێتۆ نەیهێڵی ئەوە تەخلیە اینجا تەحلیەیەکی کە ئەمەد کرد اینجا قۆناغی سێم دەست پێەکە کە قۆناغی تەجلیەیە یعنی جوانیەکانی خوا صفاتی خوا صفاتی جەلالی و جەمالی لەگەڵ صفاتی کەمالی عرفا و متەکەلیمین نایان باسی ئەسما و صفات بکەن بە معنە وشکە فەلسەفیەکە مثلا بڵێن ئەمە صفاتی ذاتیە ئەمە صفاتی فعلیە ئەمە صفاتی خەبەریە وا نایڵێن ئەڵێن صفاتی کەمال صفاتی جەلال صفاتی جەمال ئونسەگری ئولفەتەگری هۆگرەبی بۆ صفەتانەوە لە ڕێگەی ئەوە اینجا تۆ کەسبی مەقاماتەکەی کەسبی حاڵی بۆ دروستە بێ و مەقامیش بۆ دروستە بێ حاڵەکە وەهبیە مەوهیبەتە خوا پێدەدا بەڵام مەقامەکە بە کەسب و بە تێکۆشان و بە جوهدە جا بۆیە تۆ بۆ ئەوەی مەقامێکە بگەی بە مەقامێک و تایە بمێنیتەوە و لێەوە بەرز بیتەوە بۆ مەقامێکی تر پێویست بە نوێژە پێویست بە ڕۆژووە پێویست بە حەجە و پێویست بە زەکاتە پێویست بە سەدەقاتە پێویست بە ئەخلاقی جوانە پێویست بە سوحبەت و ڕەفاقەتی چاکانە پێویست بە دوورکەوتنەوە لە خراپانە هەموو ئەمانە ئەبن بە ئالێت و بە میکانیزمێک بۆ گەیشتن بۆ مەقامات کاکتۆر ئێمە سوودمەند بووی لە قسە زەرینەکانت گەور پاداشت باتەوە هەمیشە هەروە و تەزیێڕین و خوا سەلامەتتان کە وەڵی ئەم بابەتە زۆر گرنگ و بایەخدارە یعنی من پێم وانییە کە توانی بێتم حتا گۆشەیەکیشی لێ باس بکەم چونکە عیرفان شتێکە ئەبێ بیچێژی هەرەوە نیە لە کتێبا بیخوێنیتەوە ئەوەی بەندە بەشێک بوو لەو خوێندنەوانی کە لە کتێبا بوو ئەینا من حەدێوەم نییە باسی عیرفان بکەم بۆ ئێوەی بەڕێز و بینەرانی خۆشەویست زۆر زۆر خۆشحاڵ بووین زۆر سەلامەت بن خۆشەویستانم زۆر زۆر خۆشحاڵ بووم کە تا ئەم کاتە لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست بووم خوای گەورە جارێک تر ئەم چەند ڕۆژەی کە مانگی ڕەمەزانی پیرۆز لە بەردەمان نەماوە هەوڵ بدەین کە عاریفانەتی بڕوانین عاریفانە عیبادەت بکەین خوای گەورە بمانگەێنێتە ئەو پلەی کە خۆی دەیەوێت زۆر سپاس کە تام کاتە لەگەڵمان هەروەها پێش ئەوەی کە کۆتایی بە بەرنامەکە بێنم زۆر سپاسی سپۆنسەری لە چەکانم دەکەم کە MK شۆپینگە ناونیشانیان دەکەوێتە بازاری بەختیاری بەرامبەر بازاری رازەوە یەکەم دوکانی لەچک هەتا شەوێکی تر لە مانگی پیرۆزی ڕەمەزان و لە شەوێکی پڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەدا بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ بێت خواتان لەگەڵ دەست خۆش بکە گەورە. دەست خۆش